هاوڕێیانم پێشەوەی دەست بە ڤیدۆکە بکەین کەناڵێکی زۆر ناوازم بۆتان هێناوە، هەروەها خەڵاتێکشی بۆ ئێوە ئامادە کردووە. بڕیاریداوە هەر کات بگا بە 5000 سبسکرایب ئەوە تیر و پشک لە کەناڵەکەی ئەنجام دەدات و کارتی ئینتەرنێت بۆ چەندین براوە دابین دەکات و ئەم هەلا لە دەستی خۆتان مەدەن. کەناڵەکە ڕێژێکی کەمی پێویستە تا بگاتە ئەو ئاستا، هەروەها کەناڵێکی ئابووری و تەکنەلۆجیە و زانیاری و بابەتی گرنگ بڵاو دەکاتەوە کە لەو بڕوایەدام هەمووتان بابەتەکانیتان بەدڵ دەبێت. هیوادارم زۆرترین پشتگیری بۆ بڕوات. لینکی کەناڵەکەیم لە دیسکریپشن داناوە. سڵاوتان لێبێ هاوڕێیان، خۆشحاڵم کە دووبارە لە ڤیدیۆیەکی نوێدا گەڕامەوە لای ئێوەی ئازیز و خۆشەویست. بەلەو شتانی کە لەباری جستەی پیاوانەوە نایزانن. زۆربەی پیاوان پێیان وایە کە هەموو شتێک دەزانن سەبارەت بە جستەی خۆیان، بەڵێ ئێمە ئەوە دەزانین کە پیا و شیر بەرهەم ناهێنێ وەکو ئافرەتان، یاخۆ ناتوانێت وەکو ئافرەت مامەڵە بکات لە زۆر شتدا و تووشی سوڕی مانگانە نابێت. بەڵام لەم ڤیدیۆیەدا دەلەو ڕاستێ سەر سوڕهێنەرانەتان نیشان دەدەین کە لەوانەیە شتێکی نوێ بێ بۆ زۆربەی پیاوان، بەڵام سەرەتا وەکو چاکەیەک بۆ ماندووبوونمان نەک فرمانێک پشتگیریمان بکەن بە لایککردنی ڤیدیۆکە و لە بیرشتان نەچێت ئەگەر ئەتانەوێت هەمیشە بابەتی ناوازە لە کەناڵەکەی من ببینن ئەوە هەر ئێستا سبسکرایبی کەناڵەکەم کەن و زەنگۆڵی تەنیشتی سبسکرایبەکەش چالاک بکەن و ئێستاش با دەست بە ڤیدیۆکەمان بکەین. ژمارەیەک، پیاوان دەتوانن شیر دەربدەن هاوشێوەی ئافرەتان. ڕەنگە ئەمە بێزارکرد بێ بۆمان و حاڵەتێکی شاز بێت لەوەی کە هەیە، بەڵام ئەمە شتێکی ڕاستەقینەیە، چونکە هۆرمۆنی پرۆلاکتین کە بەرپرسە لە دەردانی شیر لە ئافرەتان بە هەمان شێوە لە پیاوانیشدا بوونی هەیە، بەڵام ناگاتە ئاستی پێویستی بۆ دەرکردنی شیر. بەڵام هەندێک حاڵەتی دەگمەن هەیە کە هەندێک لە پیاوان توانیویانە شیر دەربدەن بە شێوەیەکی دیار و جیاواز لە پیاوانی تر. ژمارە 2، پیاوان هەست بە ئازاری سوڕی مانگانە دەکەن، لەوانەیە وا بزانن دروی نیسانە، بەڵام لە ڕاستیدا پیاوان هەست بە ئازاری سوڕی مانگانە ئەکەن وەکو ئافرەتان، بەڵام ئەمە شتێکی سەر سوڕهێنەرە. لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا پرسیار لە زۆربەی پیاوان کراوە کە ئایا هەست بە ئازاری سوڕی مانگانە دەکەن یاخود نا. 26% پیاوان وەڵامیان داوەتەوە بەوەی کەوا هەست بە ئازاری سوڕی مانگانە دەکەن و گوتویانەکەوا زیاتر هەستیارن و لەگەڵ ئەوەشدا هەست بە تووڕێی و برسێتی و ماندوێتی ئەکەن لە بەشی خوارەوەی سکیان بە تەواوەتی وەکو ئافرەتان. ژمارە 3، هۆرمۆنی باوکایەتی. کاتێک ئافرەت منداڵی ئەبێت لەشی هۆرمۆنێک ئەڕژێنێت کە پێی دەگوترێ ئۆکسیتۆسین کە یارمەتی دەرە بۆ ئەوەی بەرگەی ئازار بگرێت. هەمان شتیش بەسەر باوکە نوێیەکاندا دێ کەوا لەشیان هۆرمۆنێکی تایبەت بەرهەم دەهێنێ کەوا باوکایەتیان زیاد ئەکا، لەگەڵیشیدا زیادبوونی تێکڕای دەردانی هۆرمۆنی پرۆکتۆلاین و بە پێی توێژینەوەیە کە فلیتمان مامۆستایەکی زانکۆ کردوویەتی دەڵێت کە ئەمە یارمەتی دەرێکی بەهێزە بۆ بوون بە باوکێکی باش. ژمارە 4، پیاوان هۆرمۆنی ئیسترۆجینیان هەیە. وەکو زانراوە هۆرمۆنی ئیسترۆجین بەرپرسە لە گەشی جستەی مێینە، بەڵام ئەم هۆرمۆنە مێینەیە لە پیاوانیشدا هەیە و هەروەها جستەی پیاو ئەم هۆرمۆنە دروست ئەکا، بەڵام بە ڕێژەیەکی کەمتر لە ئافرەتان. لە حاڵەتی بەرزبوونەوەی ڕێژەی ئەم هۆرمۆنە لە پیاواندا دەکرێت پیاوان تووشی نەزۆکی و لە دەستدانی توانای وەچەخستنەوە ببن. ژمارە 5، هەموو پیاوان دەکرا بۆ یەکجار ببن بە ئافرەت. ئەو کڕۆمۆسۆمانەی کە بەرپرسن لە دیاریکردنی ڕەگەزی کۆرپەلە لە کاتی دووگیانیدا ئەبن بە دوو بەشەوە، نێرینە و مێینە. ئەمە لە ماوەی هەفتەکانی دووگیانی دەبێت، بەڵام ئەو کڕۆمۆسۆمە ڕەگەزە نێرینەیە دەرناکەوێت پێش 2 ساڵ لە دایکبوونی منداڵ کە کات ئەدا بە کڕۆمۆسۆمەکان گۆڕانکاریان بەسەردا بێت کە منداڵەکە ئەگۆڕێت بۆ مێ. ئەمە هۆکارێکە بۆ بوونی گۆل لە پیاواندا. ژمارە 6، پیاوان پێستێکی ئەستوریان هەیە. لە ڕاستیدا پێستی پیاوان گەورەترە لە پێستی ئافرەتان،
بەڵام زانایانی ئینگلیز سەلماندویانەکەوە پێستی ئافرەتان زیاتر هەستیارە لە پێستی پیاو. بەواتەیەکی تر ئافرەت زیاتر ئازار ئەکێشن بە بەراورد بە پیاوان، بەڵام پێستی پیاو ئەستوری کەم دەبێتەوە و بە تێپەڕبوونی کات تەنکتر ئەبێتەوە. ئەمە لە کاتێکدایە کە پێستی ئافرەت دوای وەستانی سووڕی مانگانە گۆڕانکاری بەسەردا دێت. ژمارە 7. پیاوان قاسەکانیان گەورەترە. زۆربەی کات پیاوان درێژتر دەردەکەون وەک لە ئافرەتان، تەنانەت ئەگەر هەمان بەرزی باڵایان هەبێ. هۆکارەکەی ئەوەیە کە قاسەکانی پیاو پانتر و درێژترە. بیری هۆڵبەرگ ڕوونی دەکاتەوە کە ئەو جیاوازیانە بەهۆی ئەوەیە کە ئافرەتان جیاوازن لە پیاوان، بەگشتی ئافرەتان قۆلە پێیان بچووک و پەنجەکانیان کورتن. ژمارە 8. پیاوان هەزاران مو لەسەر ڕوخساریان هەیە. ئایا هیچ ڕۆژێک هەوڵت داوە مووەکانی ڕوخسار و چەناگەت بژمێری؟ هەوڵی ئەوە مەدا، چونکە نیوەی ژمارەی مووەکانی ڕوخساری پیاو لە نێوان 5,000 تاوەکو 25,000 مودایە. مووی ڕوخساری پیاو گەشە دەکا بە تێکڕای 16 سانتیم لە ساڵێکدا. لە دواتردا پیاوان هەڵدەستن بە تاشینی تێکڕای 69 سانتیم لە مووی ڕوخساریان بە درێژایی ژیانیان. ئەم کارە نزیکی 5 مانگ و 6 کاتژمێر دەخایەنێت. بەڵێ بەم زۆرەیە پیاوەکان کاتێکی درێژ لەگەڵ مولابردن بەسەر ئەبەن. ژمارە 9. پیاوان بە خێرایی قژیان لە دەست ئەدەن. لە بنەڕەتدا نەخۆشی لە دەستدانی قژ لە دایکەوە دەگوازرێتەوە، بەڵام پیاوان هۆکاری تریان هەیە کەوا تێکڕای لە دەستدانی قژیان و توشبوونیان بە کەسەڵی زیاد ئەکا. دەکرێت پیاو دەست بکا بە لە دەستدانی قژی لە تەمەنی 20 بۆ 50 ساڵی و بە تەواوی کەسەڵ ئەبێت لە تەمەنی 6 ساڵیدا. لە هەر سێ پیاوێکدا دوانیان تووشی کەسەڵی ئەبن و کەسەڵبوونی تەواوەتی 15 بۆ 20 ساڵ ئەخایەنێت. ژمارە 10. پیاو نیوەی مێشکی بەکاردەهێنێت. پیاوان بەشی سەپی مێشکیان بەکاردەهێنن کە بەرپرسە لە یادگە و لێکدانەوەی لۆژیکی، کەوا دەکا پیاو زیاتر بڕیاری ژیرانە بدات. لە کاتێکدا ئافرەت دوو بەشی مێشکی بەکاردەهێنێت کەوای لێ دەکا بە سۆستر دەربکەون وەک لە پیاوان. هەرچەندە لە ڕووی زانستی و سەلمێنراوە کە پیاو مێشکی گەورەترە بە 108 لە ئافرەتان، بەڵام ئافرەت توانای هەیە لە یەک کاتدا چەندین کار ئەنجام بدا، ئەویش لە سایەی بەکارهێنانی هەموو مێشکی. تۆش لە کۆمنت پێمان بڵێ کام لەم زانیاریانت بەلاوە شتێکی نوێ و سەرنج ڕاکێش بوو. زۆر سوپاستان دەکەم کە تا ئێستا بینەری ڤیدیۆکەم بوون. ئەگەر ڤیدیۆکەمتان بەدڵ بوو ئەوە هەر ئێستا لایکی ئەم ڤیدیۆم بۆ بکەن و هەروەها شێریشی بکەن لەگەڵ هاوڕێکانتاندا. وە لە بیرشتان نەچێت ئەگەر ئەتانەوێ هەمیشە بابەتی ناوازەتر لە کەناڵەکەی من ببینن، ئەوە هەر ئێستا سبسکرایبی کەناڵەکەم بکەن و زەنگۆڵی تەنیشی سبسکرایبەکەش چالاک بکەن. وە لە بیرشتان نەچێت هەڕەخنەیەک یاخود پێشنیارێک یاخود بیرۆکی ڤیدیۆیەکتان بۆ کەناڵەکەی من هەیە، ئەوە دەتوانن لە کۆمنتی ئەم ڤیدیۆیەدا بۆمی بنووسن و ئینشەئەڵڵا بە زووترین کات وەڵامتان دەدەمەوە. بۆ دووبارە و سێبارە سوپاستان دەکەم بۆ تەماشاکردنی ڤیدیۆکەم. تا ڤیدیۆیەکی تر و تا کاتێکی تر هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خوا بن.